سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ بەڕێزان دەتوانن قسە لەسەر تەورێ بکەن کە تایبەتە بە مانگرتن لە هەرێمی کوردستان و کاردانەوەکانی حکوومەت بەرامبەر بە مانگرتنەکان لە هەرێمی کوردستان چەندین مانگرتن دەبینین لەلایەن فەرمانبەران یاخود هەر توێژەکانی تر لە کۆمەڵگەی کوردیدا بەڵام ئەوەی کە باز دەکرێت هەندێک دەڵێن ئەو مانگرتنانە هۆکارەکەی کەم تەرخەمی حکوومەتە یاخود لایەنە پەیوەندیدارەکانە بەرامبەر بە ئەوان بۆیە مانگرتن ڕوودەدات. هەندێک دەڵێن مانگرتن لە ئێستادا بووە بە شتێکی باو لە هەرێمی کوردستان، هەر کەسێک و هەر گروپێک و هەر فەرمانبەرێک یاخود هەر لایەنێک هەڵدەسێت و مانگرتن ڕادەگەینێت بۆ ئەوەی هەندێک دەستکەوتی بەدەست بێنێ. ئەروەها هەندێک ڕخنە هەیە کە لایەنی حکوومەت یاخود لایەنی پەیوەندیدار تا ئێستا تێنەگەیشتووە لە بنەمای مانگرتن. هەندێک تر دەڵێن ئەو کەسانی کە مان دەگرن ئەوان تێنەگەیشتون لە بنەمای مانگرتن. هەندێک جار دەبینین دەگاتە تونند و تیژی، هەندێک جار دەبینین مانگرتنەکان درێژەیان هەیە بەڵام وەڵام نابێت لایەنە پەیوەندیدارەکانەوە. بەڕێزان ئێوە دەتوانن قسە لەسەر مانگرتنەکان بکەن تا چەند لە ئێستادا لە نێوان باو و لە نێوان مافی خۆیاندا مانگرتن لە ئێستادا هەیە. هەروەها کاردانەوەکانی حکوومەت وەڵامی لایەنە پەیوەندیدارەکان بۆ مانگرتنەکان چییە لە هەرێمی کوردستاندا؟ بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/nara.tv دەتوان ڕاتی بینی سەرنجەکانی خۆتان بێرن. بەڵێ ئیسلام لە شەقلاوە یەکەم پەیوەندیمانە. شوانجان هێوارە باش. زۆر سپاس. ئێوارەت باش کاک ئیسلام، فەرموو. باشی برام. زۆر سپاس دەکەم. سپاسی بەرنامە زوانەکەت لێکەم. زۆر سپاس بۆ تۆ. کاکە بەنسبەتەوە خۆ پێشاندانەوە ئەو هێراهۆریایە خۆمانگرتنە کاک شوان بەرنسبەت حکومەت بۆ بکە 20 میلیۆن تێداتێ پاش ئەو 20 میلیۆنی سارانە 8 میلیۆنە چێدەیە 5 میلیۆنی زەوات شتەداتێ ئەدی باشە حکومەت سپێ بکە 2003 و 2004 حکومەت ئەو بڕیارانەی نەبوو هەستا سار بەسەر حکومەت ئەوە ئەویشە جوانانەکە دەستخۆشی دەکەن جەنابی کاکی نەسیگەکەم ئەو حکومەت داناوە سلفەی بەتایبەتی سلفەی ئاقاری ملیۆن سارەندەی بە 12 ساران زۆر باشە کاک ئیسلام بدەیەوە ئەمبوتە 20 سارێ ملیۆنە کە دەستخۆشی دەکەم دەستخۆشی لە بەرنامەکە. بەڵێ کاک ئیسلام سەبارەت بە تەوەرەکە لە ئێستادا مانگرتن پێت وایە بووە بە دیاردەیەک بۆ بەباوێک کە هەموو کەسێک مان بگرێیان وەک دەڵێن مافی ئەو کەسانەیە کە مان دەگرن و لایەنی پەیوەندیدار حکوومەت کەم تەرخەمە بەرامبەریان بۆیە مان دەگرن. پێت وایە تێگەیشتنی ئێمە بۆ مانگرتن چۆنە؟ جناتەکەم بەڵێ ئەو مانگرتنە ئەگەر گەندەڵی لە مارێ خۆت نەبی لە خۆت دەبین لە خوشک و داکەکانت نەبی نەتۆ شەقامەکان مانجی مەگرە لەسەر شەقامەکان مانجی مەگرە برای بەڕێزم حکومەت هەیە قانون هەیە هەڕۆ بەردەرشە محکەمەیە قانونە هەموو شتێکی هەڕۆی لە چارەسەر تێرەکە هەڕۆژ چارەسەر نەکە سبەینێ دووز بە چارەسەر بەس حکومەت لۆ ملەتێکە بەبرای هەردووکمان دوور جمعی ئەولاتە چیمە دەوری مەلەکان لە نێزکە 20,000 سارەی لێ بۆ ئادێ خەرکە هار نییە هەولور نییە لێمە پرسی دەشێن ڕاتی ئارەوەڵا لە تکری ڕات. زۆر باشە کاک ئیسلام ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە کاک ئیسلام ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە بۆ ئەوەی گوێت لە تێبینی ئاڵێخان بلە سلێمانی. سڵاو لەبێ ئاڵێخان. کاک ئیسلام بۆ چوونی یاخود تێڕوانی بۆ مانگرتن دەڵێت بەو شێوەیە نەبێت کە بچنە سەر شەقامەکان حکوومەت هەیە یاسا هەیە. وەڵامی جەنابەت بۆ کاک ئیسلام لە شەقلاوە. بەڵێ کاشوان ئێوارە باش. زۆر سپاس ئێوارە باش. لەبارەی تۆری ئەمڕۆتەوە وەڵای بەڕای من پێویست ناکە ئەو پزیشکانە مان بگرن چونکە ئەگەر مانیش بگرن بەڕای من لە هەربوونە مانگرتنیان. ئاڵێخان مەبەست مانگرتی پزیشکان نیە بەگشتی مانگرتن لە هەرێمی کوردستاندا. کاک ئیسلام دەڵێت پێویست ناکات مانگرتن بەو شێوەیە بێ لەسەر شەقامەکان بێ بەڵکو حکوومەت هەیە یاسا هەیە بەرامبەر بە هەموو مانگرتنەکان. ئاخرەزای تۆنەکە شوان لە وڵاتی ئێمە ئەوەی کە حسابی بۆ نەکرێت و ئەوەی کە هیچ گرنگێکی نەبێت لە وڵاتی ئێمە یاسایە و دوای ئەوەش ئەو هەر کەسێک کامان بگرێت بەڕێی من مافێکی خۆیەتی لەبەرەوە ئەگەر کەم و کورتێکیش نەبێت پێویست بە مانگرتن ناکات. با بێمە سەر تەوەری بەرنامەکە و قسەی خۆم هەیە بیکەم. بەڕای من ئەڵێم پێویست ناکە ئەو پزیشکانە مان بگرن چونکە لەبەر ئەوەی معاشیان ئەو نەفڕیوە کە مان بگرن دوای ئەوەش خزمەتێکی باش بە خەڵک ناکەن دوای ئەوە سەرەکەی چەنەها کەسە بینید کە پێویستی بە عملیاتێکی
وهەیە سێرکەی هیچ دکتۆرێک مستەوایەکی ئەوەی نییە یاخود وجدانی ئەوەی تیان نییە کە زۆر باش ئەو عملیاتە بە خۆڕایی بۆ ئەو کەسە بکات. من هیوادارم پێویستە بە دواداچوونی جدی بۆ ئەو کەسانە بکرێت. دوێ ئەوەش لەگەڵ ئەویانی کە هیچ کاتێک پزیشکمان زۆر باشە تانی ئەوە نین ئێوارەی بەڵێ ئاڵێخان سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئیسلام. ئاڵێخان پێی وایە دەڵێت یاسا نییە و ئەو کەسانی کە مان دەگرن مافی خۆیانە زۆر بە کورتی بۆەوەی بچنە لای پەیوەندیەکی تر. کاکسام زۆر سپاسی بەنامەکە بەسەر لەوە خوشکە بەڕێزادی ئاسانی ئەدی هەوڕقانون ئەدی هەوڕقانون مەخباری ساختا بەس بەبرایەتی خۆ دێم هەوڕقانون هەیە حکومەت هەیە هەموو شتەیە بەس خەرکەکە غلور بە بەس غلور بە ئەگە سیارە تەبی دەبی پێ دوو سیارە ئەگە دوو تەبی دەوی بکێ سێ سیارە دەفتەرێک سێ بیکێ دوو دەفتەر غلوریە ئەم معاشم نیە میلیۆنە لە خوای بە زیادبی تۆ گرێشم لە حکومەتی نییە ماشۆری حکومەتیشم ڕۆژانەشەکەم چ ئایبم نیە سپاس بۆ کاک ئیسلام لە شەقلاوە ئەمەش ئەوە خانیەکەم بە ڕۆژە ئەمەلێت تۆ زۆر سپاس بۆ کاک ئیسلام لە شەقلاوە. بڵێ ڕەجەب لە سلێمانی فەرموو کاک ڕەجەب. کاک ڕەجەب لە سلێمانی کاتۆ باش زۆر سپاس کاک ڕەجەب. ئەلو کاک ڕەجەب گوێمان لێتە فەرموو. بژی سپاس زۆر سپاس فەرموو. کاک ڕەجەب گوێمان لێتە. ئەلو گوێمان لێتە کاک ڕەجەب گوێمان لەدەکتە بەداخەوە پەیوەندەکەی بچرا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ڕۆژە ئەحمەد دەڵێت سڵاو من ئەوەندە دەڵێم ئەگەر مانگرتن بە دڵی دەسەڵات نەبێت بڤەیە. بێخاڵ محەممەد دەڵێت مانگێک خەڵک لەسەر جادە بوو حکوومەت هەر حسابی بۆ خەڵکەکەی نەکرد بە بڕای من مانگرتن هیچ سوودی نییە لەم وڵاتە ئەگەر خەڵک هەمووی بە بەشداری نەکات. هێمداد ئیبراهیم دەڵێت مانگرتن شتێکی باش نییە چونکە ئیشی خەڵکی هەژار ڕادەگرن پێویستە بە شێوەیەکی تر داوای مافی خۆیان کەم. بەڵە پەیوەندێکی ترمان لەگەڵدایە. عەبدوڵڵا لە خەلیفان فەرموو کاک عەبدوڵڵا. باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک عەبدوڵڵا. بەس خۆشی بەنامەکە دەیەکەم بەڕێزم زۆر سپاس دەکەم فەرموو. بەرەبەتەوەرەکە مانگرتن مافی خەڵکە بەڕاستی بەڵێ بەڵام شەوە مەدەنیانەوە هەشتیانە بەڵام لێدا خەڵکمانە بی حکومەت هیچ وەڵامێکی ناداتەوە تەنها وەڵامی حکومەت لە بۆ خەڵک چیا توندوتیری و ئەو شتانەیە ئیدی خەڵکیش پێمانە هیچ خەڵکێک تێر بیتن خۆ پێشاندان بکە خەڵک ئەگە عیبی نەبی خۆ پێشاندان ناکە. بەڵام ئەگەر بێت و خەڵک ئەو قۆری نەهامەتی بەدابەتی قەوم ئێمە قەومی کورد هەتا نەگەتە ڕادەیەکی تەواو لە خۆ بێزاربوون و لە خۆ بابرین بێزاربوون ئەوە خۆ پێشاندان ناکە. بەڵام هەر کاریش خۆ پێشاندان بکەوە یعنی مافی خۆیتی دێمانە هیچ دایەکش خۆ پێشاندان لە زبی حکومەت شتێکی خراپی کردی. بەڵێ سپاس حکومەت بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە خەلیفان. محەممەد لە چەمسەماڵ فەرموو کاک محەممەد. ئەم کاتتان باش زۆر سپاس کاک محەممەد هەموو کاتێکت باش. خۆشی بەرنامەکەتان دەکەم بۆ خوازم. زۆر سپاس فەرموو. وەڵا خوربان جازای چۆنە خۆپیشاندان حەقێکی هەموو تاکێکە لە هەر وڵاتێکا بێ ئێستا حکومەتێک بە حەسیرەوەتە بورجە و پارە خواردنەوە خۆی ئەوە ئاگای لە خەڵکەکەی نەماوە. اینجا ئەمیش سی ناکە بەڕاستیە بێت تۆ ئیلا بیستە سەر جادەکە بڵێ کاکەوە پێویستەکەمان ئەنجا یانی تاکو کۆدنە ڕوویت ئەو بەدەنگتەوە نایە ئەبێ بچی بیکەی بەهارە هەموو دنیا تێ بگەێنی ئەنجاوە خەبەرێ بێتەوە. ئەم هەموو گەندەڵی دەوروبەریان یعنی بەڕاستی هەر دەست خۆشیان لێگەن ئیشێ چاکەن ئیشێ باشەکەن ئاگیان لە خەڵک نەماوە لە حیبەت گیرفان خۆیانە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە چەمچەماڵ. ئەحمەد خان چاربوتی لە ئاکرێەوە دەڵێت بە بڕای من مانگرتنی پزیشکەکان کارێکە لە جێ خۆیتی بەڵام قەت حکوومەت داواکاریەکانیان جێبەجێ ناکات. لەنجە ئیبراهیم دەڵێت من پێم سەیرە خەڵکی وڵاتەکەم مان دەگرێت کە حکوومەت هەبێت حکوومەتیش وەکو هاوڵاتی سەیری خەڵکەکەی خۆی بکات. بەڵێ هەریاز لە سلێمانی هەریاز لە سلێمانی کاتە باش زۆر سپاس کاک هەریاز. بەڕێزی سپاس دەکەم. ئەفوەڵا لە سەرتەوەرەکە و من بەڕای خۆم هیچ ئەو خۆپیشاندانویانە هیچی مستحق نییە لەبەرەوەی کەسی مستحق ناچێتە سەر جادە هەر تێرەکانە ناچنە سەر جادە و ئەم خۆپیشاندان و بەدبوو ڕزماکەن و ڕستی کەسی شەبڕن بە تایبەتی ئێمەی بەردەک شەرا و بەردەک نازام چوو مەجموعێ ڕستی خەڵکە بڕن نا هیچی تر نیە بەڕای من. بەڵێ زۆر سپاس بۆ کاک هەریاز لە سلێمانی. هۆشمەند لە هەولێر باش زۆر سپاس کاک هۆشمەند.
وڵی کاک شوان دەست خۆشە بە تۆڕەکە بەس ئێمە وەکو خەڵکی ئەم کوردستانە بابزانینەوە خەڵکە لەسەر چیمان دەگرێت یعنی بڕاستی زۆر مانگرتن هەیە بێ بنەمایە بێ ئاکامە بێ ئەنجامە تۆ کە شتێکمان بمانای نەبوو بێ ئاکامیش دەبێت خەڵکی جواب ناگاتەوە ینی من تازم بۆچی ئەو پیشە یعنی زۆر گرانە زۆر مهمە کە پیشەی دکتۆریە پزیشکی ینی بەڕاستی يعني هرب وخل او دكتورك او في شيء هي ده فكر نوكات وخلش فينا بردسي اوايا بو ما نماني نجدد اوايا يعني ما نقدرتن تو روزين دو روز تي روز يعني من براي من حكمتي هذيك كردستان حتى بالميكانيزم كاتو يعني براسي خلص بحضر دغري دكتوره تو حتى صعب يدا ما كان براسي جوابي شو انه خوشنا داتو راكب عيادتي حلقتها شغل كذا خرجته وتساعد الشغل يعني بو بعقد شيء لازم كذا كلام صام بمدي او انا عقد اللي قبل كم بو بينزل شيء خذ بك او كان صالح مين ذاته يعني وايد تو اگر هنجي لك انك تقول كيف دمانه شنو هذا معنى اللي هو هنجي لنا كيف تقول يبقى بنا كيف تقول يعني براسي حق الخلق شكل لو كاتو ام خلقه ام هم شيء توجه لنا ودام زغاني حكمتها ما عندنا كان لفتش اساسا اجر ما عندني قبلايتي شيء سياسيه يعني براسي خلق هسي كده وماشي شارمو من بقوم لنا وزاره كان هم وزاره كان دوام زي رباني يعني حسب هم شغال بس يعني تو كاميرا مان زي فلامال يكتب بدا بس شام تحميد فنجو وفرد وزارتنا وقوبي وبتري فلامال اللي تو كاميرمان كي شلون فلامال يكتب بدي بلا سباس لكن تو رازي دبي او من بريتو من جنب الامال تو رازي دبي مشونا وكلامنا اليوم نك قد رازي نبي او امر رسوي اساي خوي هي نظام هي امر هي يعني دخول خلص كان ويجي بوشتغل بەڵە سپاس بۆ کاک هۆشمەند لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکەت نێچیر زاخۆیی دەڵێت ئێمە نازانین خزمەتی ئەمانە مرۆڤایەتی یان بازرگانیە هەروەها هێ من ڕەئوف دەڵێت حکوومەت خۆی کارمەندەکانی فێر کردووە لەمە دوای ئەوەی ژنیشی نەبێت مان دەگرێت دانا سەمەد دەڵێت بەڕێی من شتێکی باشە بۆ ئەوەی بگەی بە ئامانجێک بەڵێ فاتیمە خان لە سلێمانی فاتیمە خان لە سلێمانی زۆر سپاس دەکەم کاک شوانگیان زۆر سپاسی تۆ هەموو کارمەندانی بەڕێز دەکەم زۆر سپاس فاتیمە کاک شوانگیان بەڕاستی مانگرتن قسەی ناکە شتێکی جوانە هەموو نەک لە عێراق هەڵوێی مانگرتن هەیە لە هەموو حکوومەتێکە لە هەموو دەوڵەتێکە مانگرت هەیە بەڵام مانگرتن تا مانگرتن کەوتووە مانگرتن ئەگەر مافت خورا بێ لە دائیرەکەت لە حکوومەتە لە هەر شێوەیەک بێ مەعاشت کەم بکە یاخود بە هەر شێوەیە مافی زەوج بگری ئەتوانیمان بگری بەڵام ئێمە وار ڕاهاتوین هەر ئیشێکمان بۆ نەکرێ مان ئەگرین ئەمە وەکو ئەوە وایە دەردی قەیمی ئەڵێ فێرکەران فێریان مەکە کە فێرێکردن فێریان کە یعنی ئێمە دایمەن بە تێرکردن هاتوونەتە پێشەوە با ماوەیەکیش ئێمە برسی بین خۆڕاگر بین بۆچی ئێمە کە لەگەڵ ئیشێکمان بۆ نەکرێ یا شتێن نەکرێ مان ئەگرین مانگرتنی شێوەی هەیە مانگرتن ئەوەیە کە تۆ لە دائیرەکەی خۆت مەکاتێکی وامان بگرەکە زەرر لە هاوڵاتیانی ژنەیەی ئەمە دووهەمیش کارێکی وا مەکە بیت بڕژێتە سەر جادەکان ڕێگە لە سیارە بگری تایە بسووتێنی فەلامەریدام و دەستگا حکوومەکان بگری نەخێر ئەمە ناشرین یاداشتێک تەقدیم کە یاداشتەکە و تەقدیم کرد ئەو کاتە بزانە ئیش و کارەکەتان بۆ جێبەجێ ئەکرێ ئەگەر نەکرا ئەو کاتە هەڵوێستێتر بەکاربێنە ئێمە وا ڕاهاتوین کاک شوانگیان هەر لەگەڵ ئیشێکمان بۆ نەکرا حکومەت نەیکرد طبعا حکومەتیش کاری خۆی ئەکا بەرامبەر بۆ مانگرتنانەکە کارێکی ناشرینەکە لەگەڵ ڕێزما بۆ ئاڵێخان کە بەعزێ جا قسە ئەکا گەڕزەی جوانەوە قسە بکە ئەڵێ یاسانیە بۆ یاسانیە ئەگەر یاسان نەبێ حکومەتیش نییە حکومەت بە پێی یاسا و بە پێی قانون و دەستور ئەڕوا بەڕێوە بەڵێ فاتیمە خان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کامەران لە سێ سادق فەرموو کا کامەران کاکە گیانم کاتەوە باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کا کامەران فەرموو کاکە شوانەگیان مەسەلەی مانگرتن مافی هەموو هاوڵاتیەکەکە مان بگرێت داواکاریەکانی خۆی بەڵێ کا کامەران لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئارام یوسف دەڵێت مانگرتن لە کوردستان بۆتە چاولێکەری واتە تەقلید
خۆی دەڵێت تێبینی جەنابەت لەسەر قسەکەی ئەو وەڵی چاولێگەری نییە ئەم حکوومەتەی ئێمە وا ڕاهاتوە هەتا ڕای نەوەشنی بە ئاگان نایێتەوە ئەمە یەکێسە من حادین لە ماڵی خۆمە مانم گرتووە ینی فەرق و جیاوازەکان بە ڕون و ئاشکرایی دیارە من پارەکە مانگی 6 لەسەر گوندێک ئەقارم ڕاکێشاوە هیوادارم بە دوواداچوونمان بۆ بکەن هەر من نیم بەتەنا من کابراایەکەم پێشمەرگە لە خانەقین دەوامەکەم با بڵێن پارمانگی 6 ئەقارم ڕاکێشاوە لە مانگی نوۆیان کەشفی یەکەمم بۆ کراوە مانگی 5 میلیۆنی وەرگرتووە 10 میلیۆنی وەرگرتووە ئێستا ئەم مانگی 5 ئەم ساڵە کەشفی دووەمم بۆ کراوە 10 میلیۆنەکەی ترم وەرد نەگرتووە بەڵام 25 میلیۆنەکە شمولی ئێمە ناکات لە کاتێکا 2010کان کە 15 میلیۆن بوون بە 20 میلیۆن بەڵام ئێمە ئەو 5 میلیۆنەی تر شمولمان ناکات 20 میلیۆنمان ئەدەنە لە کاتێکا من تا ئێستا میلیۆنی 10 میلیۆنەکەی ترم وەرد نەگرتووە فەرق و جیاوازەکان ئەوەیە ئێستا من خۆم لە ماڵی خۆمە یعنی زۆر نیگەرانم زۆر بڕیارەکان لە جێگای خۆی نییە وەکو یەک نییە. بەڵە سپاس بۆ کاکامەران لە سێ سادق ئەڤین لە هەولێر فەرمووە ئەڤین خان. ئێوارە باش؟ زۆر سپاس ئەڤین خان ئێوارەت باش. بەڵێ دەستخۆشی بۆ تەوارێتە برای بەڕێز. زۆر سپاس دەکەم. بەڵێ سەبارەت بە مانگرتن و خۆپیشاندانی هەرێما کوردستانê û hem çil qutabiya heta digehîte û pasewanê li her gam gezgahekî hikûmî kar bikin mangirtinê bigirin hemû xedre têdekirtin rastî çikû lawma em herêma Kurdistanê daniştîne Kurdistaneka li cihanê hatiye nasantin bi xwîna şehîd û enfalê Kurdistanê çendîn û xebata pêşmergê meyt Kurd em xabin em rezîl û şehîd û derbederiya xwe nagirîn em hinokeyê li nav xweşî û şadiyê de bijîn bûçî me bûçî rêk lê yasaya xwe em biçîn ev ro nabêjim her doktorek bîtin bû nimûne hemû kesek doktor ne min rêzim bi hemû doktorekan heye hemû kesekanî Kurdistan de heye bes bila xwepîşandan nêtekirine bila bêtekirine ev ro kereb nedîtin bila biçte berdam û dezgahek kerebê av nedî bila biçin hêminane duca sêca biçine ber dezgahek avê yan jî xanîber nebin bila biçine ber dergahê hikûmetê me pernemaneka azada hey me serokê xwe hey ئەڤین خان بەڵێ ئەگە پرسیارێ بکەین تانیا کفری لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت پێم باشە مانگرتن بکرێت چونکە حکوومەت هیچ گوێ بە میلەت نادات هیوادارم بکرێت چونکە حکوومەت بە قسەی خۆش هیچ بۆ میلەت ناکات تێبینی تۆ لەسەر قسەکەی تانیا کفری والله من رزم باو برادر رزش هيا بس قسەکانی و تێبینم لەسەر نییە هیچ چونکو بۆچی حکومەتە هەرێمی گەلک تشتێ چاکی کرد و گەلک ڕێزیش لە هاوڵاتیت خونێ والله ڕێزی لێنا والله تاکە شەخص نییە مال نییە لەبێ کوردستانی دانیشتیە کو چار مەعاش پێج نەبی چه هەژاریش مینە هەموو کەسێکیش و ناو شەو و مۆنیکانە ناو هەوشەیە هەموو کەسێکیش خانی و بەر هەیە لە هەرسێک پارێزگای کوردستانی هەتا گوندەکانیش هیچ کەس فەقیر نییە حکومەتە هەرێمیش بۆ خڕای کرد و فەرق و جدایشی نەکرێ سەرۆکی حکومەتێ نە سەرۆکی هەرێمی ڕێزێ لە خۆ بنێن بەس بیتن بەس کوردستانی خەراب بکەن بلا ئەم بن پۆستاڵێ ڕژێمە سەدامێ حسێن باینە ئەڤڕۆمە هو دوو بەسە بخۆ نەبوون و زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ ئەڤین خان لە هەولێر جەمال لە سلێمانی فەرموو کاک جەمال تاوانگیام کاتێ باش زۆر سپاس کاک جەمال کاک عادل پرسیارێکی سادەم هەیە ئایا کاک ڕەنگسەنگاوی و خەمگیر خۆسەری بۆچی لە کاک جەمال ئەگەر پرسیارێکە ئاسایی پرسیارێکی ئاسایی بیکە بەڵام ئەگەر ناوی کەسە هێنی وە تەشیریان پێ نەکەی باشترە فەرموو نانە تەشیریان پێ ناکەم بەس هەر پێم خۆشە لەسەر ئێناسی بوونایە بۆچی نەماوە لەسەر ئێناسی ئاسایی هەموو کەسێک کاک جەمال هەموو کەسێک ئازادە لەوەی لەکوێ کاری خۆی دەکات وە لەکوێ بەردەوام بێت لەسەر کارەکەی کەسێکە لێرە بۆ پێشتر لە ئێستادا لەوەچێ لە دەستگایەکی تر بەردەوام بێت لەسەر کارەکەی خۆی شتێکی ئاسایی هەرەوە پرسیارەت هەبوو گەر لەسەر تەوەڕەکە قسەیەکت هەبێ کاک جەمال زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت باپیر لە سلێمانی سڵاو لەبێ فەرموو کاکە ئەم کاتۆ باش زۆر سپاس کاک باپیر باشی بەڕێزم زۆر سپاس من لەسەر تەوەرگەشت قسەمەوە لەسەر تەوەری دیش قسەکەم ئەگەر بێت زۆر بە کورتی تەوەرەکەی تر فەرموو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆمان لەسەر ئەو مەسەلەی مانگرتنە بەڵێ فەرموو ئەگەر خەڵک تێر بێ و پرۆژەی بۆ بکرێ و خزمەت گوزاری بۆ کرێ خەڵک نایەتە سەرجادە بچێتە بەرەو خۆی با بە عەزارە سەرجادە بەڵێ وایە بەڵام خەڵک هەم برسیە هەم خزمەت گوزاریەوە هەم ئەو بودجێوەکە کە هەموو ساڵێک ئەوان بەشی زۆری خەنە باخەلیانە و بەشی کەمی بۆ خەڵک سەرفەکەن زۆر باشە کاک باپیر بۆی ڕاجیاوازەکان باسکەین ڕێبین حەسەن دەڵێت مانگرتن لە هەرێمی کوردستاندا بۆتە چاولێکەری و
هەموو مانگرتنێکیش لە پێناو بەرژەوەندی تایبەتدایە. تێبینی جەنابەت لەسەر ڕای ڕەبیل حەسەن لەسەر هیچ کەسێ حەز ناکەم چێتە سەجادە. من وەکو خۆم کە تێبینیم هەبێت لەسەر مەسەلەی مانگرتن خەڵک ئەگەر پێویستی بە خزمەتگوزاری و بەشت نەبێت ناچێتە سەجادە، خەڵک معقول نییە لە چلێ هاوینە ئاوی نەبێ کارەبای نەبێ. باشە بۆ مۆریدە لا نابن ئەگەر ئەوڵێ من حکوومەتم و دەوڵەتی کوردیم و بۆ لای نابە بەزە بە خاتی 300 نەفەر گیرفانی 4 ملیۆن کەس دەڕوتێنەوە پارەی بەلاز وەرەگرن بۆ مۆریدا. اینجا بەڕێزیان هەروەکو پێوتی خەڵک لە برتایە لە سەجادە. اینجا یەک شتی ترم هەیە ئەوان پەیوەندی بۆ تەوەرەوە نییە. بەڵێ بە کورتی کاک باپیر کاکە بۆم بڵین ئەمان پەیوەندی بە تەوەرەکەەوە نییە. ئێستا بڵین عەرز نەماوە لە کوردستانە کاکە، هەمووی دراوە بە کۆمپانیای تورکی و هەندی و ئەفغانی و نازانم پاکستانی بولگاری، هەمووی کە بە شوکە شوکەیەک لەسەر 400 مەتر دروستێکە سی قاتەباتە ئاسمان نازان بەشی 120 ماڵە بەشی چا بە 20 دەفتەر. من ئەگەر 20 دەفتەرەوەی بێ ناچم شوخۆ کاکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک شەماڵ لە سلێمانی. شەماڵ لە سلێمانی. ئەم کاتەوە باش گیانەکەم. زۆر سپاس کاک شەماڵ. زۆر سپاس. ئەفەن وڵای قسەکانی من نەمێ لە سێ تەوەریە کورتیکەمە بۆ جەنابەت. فەرموو. تەوەریەکەمیان ئەوەیە کە من باوەڕم ئەوەیە کە مانگرتن خۆی بە خۆی مافێکی خەڵکە، یعنی هەموو کەسێک بۆی هەیە کە بتوانێت مان بگرێت. ئەمە تەوەریەکەمیان. تەوەری دووەمیان ئەو مانگرتنە ئەبێ حکوومەت ڕێکی بخات نەکو ڕێگەری لێ بکات. واتە ڕێخستنی ئەو مانگرتنانە بە پێی یاسای تایبەت کە دەرکرێت سەبارەت بەو مانگرتنانە. تەوەری سێمیشان ئەوەیە ئەو یاسایە دەبێت چۆن بێت کاک شەماڵ؟ یاسایەک بۆ مانگرتن چۆن دەبێت چۆن بێت؟ بێگومان ئەو یاسای ئەبێ مافی هاوڵاتیان بەپارێزێت بەوەی کە ڕێیان پێبات کەمان بگەن، کە تۆ مانگرتن وەکو سەمامێکی ئەمان وایە بۆ هاوڵاتیان. ئەگەر تۆ ئەو سەمام ئەمانیان لێ بگریت عینی چۆن مەندڵی بخارەکە بێت و گونەکە بگیرێت لە حاڵەتی ئەتەقێتەوە. مەبەست ئەوەیە ئەو یاسایە بۆ ئەوەیە کاک شەماڵ کە کاری هاوڵاتیان پەک نەخرێت؟ بێگومان چونکە مانگرتن خۆی بە خۆی بریتێت لە داواکاری خەڵکی بەرامبەر بە سیستەمە سیاسەکە بەرامبەر بە حکوومەت و ئەگەر بێت و حکوومەت استیجابەی نەبێت بۆ سیستەمە سیاسی بۆ ئەو داواکاریانە لە دەرەنجامێکی خراپە بێ لە داهاتوو. زۆر باش. تەوەری سێمیشان کە ویستم دەناسی بڵێم ئەوەیە کە حکوومەتی ئێمە استیجابەی بۆ مانگرتن بەڕاستەکەی تا ڕادەیەکی زۆر کەمە. استیجابەی هەیە بۆ هەنێ مانگرتنەکان، مەسەڵەن بۆ معاجزاکردن استیجابەی هەیە، بەڵام بۆ پاراستنی مافی خەڵکی استیجابەی نییە. بە خۆشمان بینیمان لە حەزی شوباتە کە چی بەرامبەر بە هاوڵاتیان کراوە زۆر ڕووداوی تر بەداخەوە کەوانە دڵتەزێنن بۆ ئەم ئەزمونە ئێستای میلەتی کورد. بەڵێ کاک شەماڵ لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت. ئەڤین سەلام سلێمانی دەڵێت من پێم وایە مانگرتن بۆتە دوو بەش، هەیە بۆ مافی خۆی خۆپشاندان دەکات، هەشە بۆ بەرژەوەندی لایەنێکی سیاسی خۆپشاندان دەکات. نەخشین عەبدوڵڵا دەڵێت ئەم حکوومەتە هەر ئەبێت بە زۆر ئیشی پێ بکەیت. کاروان لە سلێمانی فەرموو کاکاروان. ئەم کاتە باش. زۆر سپاس کاکاروان. سپاس مەمنون. وەڵای خۆپشاندان شتێکی ئاسایی، یعنی خەڵک بیکە ئەم حکوومەتە ئێمە هەتا یعنی خۆپشاندان نەکەی وەڵام کەس دانەوە، یعنی بەدەن کەسەوە نایەن. ئێستا ئێمە لە کەنەکەەوە دانژە حسابکە شاری سلێمانیە، هەتا ئێستا یەک شتمان بۆ نەکراوە، یەک خزمەتگوزاریمان بۆ نەکراوە، نە ئاوڕۆمان هەیە، نە جادەمان هەیە، نە ئاومان هەیە، ئاویش خۆمان بیرمان هەیە، بیرەکان یعنی هەر خۆمان یعنی 4 مامان لەسەر خۆمان ئاوەدەین بە ماڵەکان. ئەخێ حکوومەت چەند ساڵەوە تقریبا 30-40 ساڵ حەفتاکان ئێمە جارێک خێرمان بۆ کراوە، یعنی حکوومەتە هیچ بۆ خەڵک ناگات. سەم خۆم شخصی خۆم لە ئەوروپا ژیام لە 25 هەشتی 2011 هاتوومەتەوە تا ئێستا یەک ئیشێ نەبوو، بەخواوانە شوێن چووم، یعنی شوێنێکی وانە هەمووی واستەکاریە. ئەمە کەی وڵاتە حکوومەت چۆن ئەبرێ بەڕێوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. باخان خان لە سلێمانی. زۆر سپاس باخان خان فەرموو. تەوەرەکەت لە یەکەم لەسەر بەڕاستی نازانم ئێستا مانگرتنی مۆزەف بۆ بە مۆدێل ساڵان مۆزەف معاشێکی کەمیشی هەبوو بەڵام قەناعەتی هەبوو، بەڵام ئێستا لەگەڵ ئەو موچە زۆرەشە و هیچ خزمەتێک ناکەن. بەڕاستی ئەگەر ڕێوکێتە خەستەخانەکان ئەو کاتە ئازانی کە ئەو موچیان زۆر زۆر بەناحەق پێێت، بەڵام ئەگەر ڕێوکێدە عادەکان باشترین خزمەتە ئەکرێت. دوای ئەوەش نازانم مامۆستا و پزیشک و ئەم بەعزە پلەیەکێک کە موچەکان زۆر زۆر باشە کە داوامێکی کەمیشەکەن، بەڕاستی نازانم چاویان بەچی تێرەخواتە و دەقێ داوای مزاهرە و مانگرتنەکەن. ئێستا خەڵک خواخۆی تاعیناتێتی، بەڵام ئەوان شوێنیان سابتە و وازیش نایانن و ئینسان قسێکیش لەسەر حەقکە باوەڕ ناکەم هیچ
کەسێک لەم حکوومەتی ئێمە بەقدر ئەو کەسانە موچیان کەم بێت کە سەر جادەکانمان بۆ پاکەن و کە کەسانی پیرروپەکەوتن بەڵام وەکو ئەوانیش دانانیشن هەموو ڕۆژێکمان بگرن و داوای زیاتر بکەن هیوادارم یعنی بەستەیتر ئەمەش بۆ بە مۆدل جاران خەڵک مۆدلی وەر کەسێ باخ و فێلایە بە ئیتر ئەبووە خەڵکی چای لێ بکردا بەڵام ئێستا لە وڵاتی ئێمەشا مانگرتنی مۆزەف و مامۆستا و خەڵک جدی حکومت بۆ بە مۆدل هیوادارم بەس ئەو شتە یعنی بەڵە سپاس بۆ باخانخانە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت شاهۆ قەرەداخی دەڵێت هیچ سوودی نییە حکوومەتە وەک مراوی وایە تەڕ نابێت هیچ کاری لێ ناکات تەنها ڕاپەڕینی سەرتاسەری نەبێت ئەمە تێبینی شاهۆ قەرەداخی بووکە وەکو خۆی خوێنمانە و چانێک و دێنە وڵاتان بەڕێزان لەگەڵتان بەردەوامین دیلۆ ئێردینی دەڵێت ئەگەر ماگرتن نەبێت حکوومەت بێدەنگ دەبێت و هیچ بۆ ملت ناکرێ وریا حسێن دەڵێت ئەم وڵاتە وەکو ماڵی جاڵجاڵەکە وایە پەپولە دەگرێ و زەردەواڵەش بەرەڵایە سارین محەممەد دەڵێت بەڕاست مانگرتن بووە بە چاولێکەری لەم وڵاتی ئێمە بەڕاستی خەتای حکوومەتە و فێری کردوون زریان ئاکرێ دەڵێت ئەگەر مانگرتن نەبێت حکوومەت ناتوانێت کارەکانی خۆی ئەنجام بدات هەولێر پایتەخت دیارە پەڕەیەکە بۆ ناوە دەڵێت خەڵکی ئێمە تا ئێستا بە تەواوی لە خۆپشاندان نەگەیشتووە بە قسەی هەموو کەسێک دێتە سەر شەقام بێ ئەوەی بزانێت چی دەوێت هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن کاک هێمن لە سلێمانی بەڕێزم کاتتان باشێ بەسەراویتان لەگەڵ لە سلێمانیەوە زۆر سپاس کاک هێمن فەرموو بەڵێ زۆر بەڕاستی من حەزەکەم لەسەرم هینە قسە بکەم بە حساب ئەم خۆپیشاندانانی کە ڕۆژانە ڕوەیەن لە مؤسسەتەکانی حکوومەتە سندیکای تەندروستی بێ کرێکاران بێ هەموو سندیکاکانی تر بێ بەڕاستی بۆ خۆپیشاندان ئەمە کۆمەڵە فەرمانبەر لەوانە داواکاریەکان هەبێت بۆ متەزیاتکردن بێ بۆ داواکاری خوان بێ لەناو دایرەکەی خوانە ئەمە شتێکی ئاساییە بەڵام حەزەکەم ئەگە بەراورد لێ بکەم خۆپیشاندانەکەی حەفش ببادەوەی پار و ئەم ساڵە بەڕاستی خۆپیشاندانەکەی حەفش بەڕاستی شتێکی واقعی نەبوو چۆنەڵێ بە حکومت دەستێکی لە پشتەوە بوو ئەوە بە حساب ئۆپۆزیسیۆن بوو ئەوەی پار ئەم ساڵ یعنی لە حەفش باتە هەوڵیاندا کە سینارەیەکی وا دروستکەنەوە بەڵام ئەو سیناریان بۆ دروست نەکرا ئەوە نەقی خۆشیان نەخۆ شتێکی بەڵام من هیوادارم چۆنەڵێ وا هەستەکەم خەڵک هێورتر بووەتەوە پار تۆزە خەڵک تۆزە توندوتیشتر بوو بەڵام ئەم ساڵ خەڵک باشترێکا خەڵک بە شێوەیەکی هێمنانە داوای مافەکانی خۆیەکە ئەبە لە هەموو وڵاتێکە ئەمە هەرێ و ڕێزی هەمسەرایی و هەرەوە نەمە زۆر سپاسانە زۆر سپاس بۆ کاگی هەمن بڵێ ئەڤین لە هەوانە فەرموو ئەڤین خان ئەم کاتۆ باش کاک شوان زۆر سپاس دەکەن ئەڤین خان فەرموو کاک شوان بەڕێی مناڵم ئەو کەسانێک کە خۆپشاندانەکەن دەستیان خۆش بێ زۆر باشە هەتا خۆپشاندانەکەی هیچ بۆ کەس ناکەن ئێمە لە گوندی هوانێ ئەمەنە گرفتمان زۆرە تەنانە ئەو ئاوی کە بەردەکەن بۆمانەیە زۆر پیسە ئەسڵەن ناچێ بۆ خواردنەوە بەڵام ئیتر مەجبورین نەجا دەمانێ ئەو ڕۆژ هیچ شتێکمان نییە بەڕێی من خەڵک هەمووی بچێتە سەر جادە داوای مافی خۆی بکە زۆر لەوە باشترێکە چکە هەتا ئەمانە نەیانجوڵێنی نائەنەدەن بەڵە سپاس بۆ ئەڤینقان لە هەوانە سۆزی لە ڕانیا زۆر سپاس کاک سۆزی زۆر سپاس دەکەین فەرموو ڕاهی بەرای من ئەو خۆپیشاندانە کارێکی زۆر زۆر باشە کە بە خۆپیشاندان نەبێ حکومەتی جوابی خەڵک ناتەوە بەڵێ دیارە سۆزی نەبوو کاک سۆرێ مانگرتن بەگشتی نەک خۆپیشاندان مانگرتن لە هەرێمی کوردستاندا گەشتوتە و ئاستەی کە ئێمە تێبگەین لە مانگرتن هەندێک ڕخنەوە دەگرن کە ئێمە مانگرتن وەکو چاولێکەری دەکەین هەندێکیش دەڵێن مافی خۆیان ئەو کەسانی کە مان دەگرن بێلایەنی پەیوەندیدار گویان لێ ناگرێت بۆ مان دەگرن پێت وایە کامیان زیاترە لە ئێستادا خۆی مانگرتن کە مانگەی مەزلەکە ئامان بەڵێ ئامانجەکە پێی حکومەت وڵامت داتەوە دەبێت بەڵای من مانگرتن بەگشتی کارێکی باشە بەڵێ سپاس بۆ کاک سۆرێ لە ڕانیا ئالان کاکەی دەڵێت لە هەر دەسەڵاتێکی ئاساییدا خەڵکەکەی مان بگرن ئەوە ئەو حکوومەتە ڕوبەڕووی پرسیار دەبێتەوە و ئەبێت داواکاری ئەو خەڵکە تاوتوێ بکرێت ڕێبوار ئەحمەد دەڵێت ئێمە بەشێکین لەو مانگرتنە وەک کۆمەڵەی پزیشکانی گەنجی سلێمانی بە مافی خۆمان دەزانی چونکە ماوەی یەک مانگماندا بە حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان تا ئێستا هیچیان بۆ جێبەجێ نەکراوە بەڵێ هێمن لە هەولێر فەرموو کاک هێمن
بەڵێ وڵا کاکشوان بەنسبەت مانگرتنی و خۆپیشاندان بەگشتی و باز لەسەر مانگرتنە زیاتر ئەمە بە حاڵەتێکی ئاساییدا دەدرێت بۆی کە دەسەڵات ینی خەڵک وەکو وەسیلەیە وەکو ڕێگاک بەکاری بینی بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی بەڵام تا ئێستا دەسەڵات لە خۆپیشاندان لە مانگرتنیش دەترسێ بەڕاستی ترسەکەشی ئەوەیە کە ینی وە دەزانێت ئەگەر خەڵک خۆپیشاندان کە وا دەزانێت کە خەڵک مانگرتن کە ینی ئەمە بۆ ڕخاندنی حکوومەتەکەی ینی ئەوەی بەهاری عەرەبی زۆر کاریگەری لەسەر دەسەڵاتی کوردی و بەتایبەتی دەسەڵاتی هەولێر و دهۆک ینی زیاتر زۆر دەترسێت لە خۆپیشاندان بە بڕای من ینی مەسەلەی مانگرتن لە کوردستان لەو ماوەی توایی کە زیاتر هەستی پێ دەکرێت بۆ یاسای خۆپیشاندانە کە یاسای خۆپیشاندان بەڕاستی بە هیچ شێوەیەک ڕێگانەدا خۆپیشاندان بکرێتن بۆیە ینی خەڵک ناچارە پەنا باتە بە شێوەیەکی تر و ئەم شێوەیەش حاڵەتی ئاساییە بەڵام خەڵک ینی زۆر بازەوەەکەی کە ئۆپۆزیسیۆن بەشدار دەبێت من پێم وایە ئۆپۆزیسیۆن چەند شتێکەیە کە دەتوانێت دیفاع لە خەڵکە یەکەمیشت لە پەرلەمان کە دەتوانێت دیفاع لە خەڵکە لەسەر بوجە لەسەر دزینی داها لەسەر شتێکە دیفاع لە خەڵک دەکات ئۆپۆزیسیۆن خاڵەشی ژێوەیە کە دەتوانێت لەگەڵ خەڵک ینی هاوڕابێ بۆ مانگرتن بۆ خۆپیشاندان ئەتوانێت ڕێکخستن کاتن ئەمە حاڵەتێکی ناسایی نییە کە ئۆپۆزیسیۆن پژی لە مانگرتن و لە خۆپیشاندان بکاتێکە لە کاتی بوونی کێشەیەکە بۆ خەڵک دروست دەکرێت بەڵە سپاس بۆ کاگەمن لە هەولێر ئەسعەد لە سلێمانی فەرموو کاک ئەسعەد یادتان باش زۆر سپاس کاک ئەسعەد ڕای دەستخۆشیم بۆ خۆتان و بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم کاک شوان بەڕاستی خەڵک بۆ مانەگرێ یعنی تۆ نەک پێم وایە جەنابش و هەمووشمان لەو قەناعەتین خەڵک ئەگەر کێشەیەکی نەبێ مەشاکیلێکی نەبێ کەم و کوڕیەکی نەبێ کە هەست بک بە مانگرتن دەستەبەری ئەکات بێگومان خەڵکمان ناگرێت لە هەر وڵاتێکە ئەزمە هەبێت تۆ مەسەلەن نابەرانبەری هەبێت شاردنەوەی بودجە و ئەوە هەبێت هەژاری هەبێت و ئازادی نەبێت و عدالەتی کۆمەڵایەتی نەبێت بێگومان لە وڵاتان مانگرتن زۆرە دائیمەن ئەو مانگرتنی کە ئەو وڵاتانی کە کێشە و ئەزمان هەیە مانگرتن تیایدا زۆرە بەتەئکید لە هەرێمی کوردستانی خۆشماندا بە دڵنیاییەوە بوو مەسەلە بوونی ئەزمەیە بوونی کێشەیە بوونی مەشاکیلە بوونی نابەرانبەریە نەبوونی یعنی بەڕاستی نەبوونی عدالەتە لە وڵاتیان نەبوونی ئازادیە چین و توێژێک مان ئەگرن کە دەستیان ئەگاتە دەسەڵات تۆزیان مەکانە و مەکانیان هەیە ئەصحابی شەهادەن تێرەکەی دەسەڵاتیە بە دەمیانەوە داواکاریەکانیان تا ڕادێ بۆ جێبەجێ ئەکات بەڵام تەبەقەکانی خوارەوە خەڵکانی خوارەوە مانی ئەگرن و وەزیرێک جێگر وەزیرێک بەرپرسێک یەک چوار قسەیان بۆ کات و دواییش وعدەکە ئەدات و ئەم وعدە نایشێتە سەر بەڕاستی مانگرتن مافێکی ڕەوای هەموو کەسێکە و هەموو تاچەکە لە هەر کۆمەلگایەکە بێ ئەگەر ئازادی هەبێت بێگومان دەبێ حەق خوێتی بان بگرێ بەڵام بەڕاستی دەسەڵات ناچێت بەدەم داواکاریەکانی خەڵکەوە بەدەم مانگرتنی خەڵکەوە بەڵێ کاک ئەسعەد زۆر سپاس بۆ کاک ئەسعەد لە سلێمانی مشیر سعید دەڵێت مانگرتن مافی هەموو کەسێکە بەڵام من دەپرسم کوا پزیشک لەم وڵاتەدا ئەمانە بازرگان و پیشەکەی خۆیان جێبەجێ ناکەن ئەمانە شایانی ئەوەن کە بنێدرێنەوە بۆ ماڵا دیارە ئەمە تێبینی خۆیەتی و ڕای خۆیەتی بەرامبەر بە پزیشکان هەژار شێخە دەڵێت دەستخۆشتان لێ دەکەم بەڵام داواکارم بەرنامەیەک لەسەر کۆمپانیای ئینتەرنێت لە کوردستان یەکێک لە کۆمپانیەکان ناوکەی هێناوە دەڵێت چونکە ماوەیە کە سیستمی کۆمپانیەکە گۆڕاوە بێ ئەوەی هاوڵاتی لەمە ئاگادار بێت بەڵێ جەبار لە سلێمانی فەرموو کاک جەبار بەڵێ سڵاو لێبێ دەستخۆشی بەرنامەکە لێکم کاک زۆر سپاس دەکەین کاک جەبار وەڵام من لەسەر ڕێی هەندێک هاوڵاتی هەندێک کەس بە تایبەت وەکو ئەو خوشکە بەڕێزە بە دادەفاتم ئەڵێ خەڵکە داواکاری هەبوو با لە ڕێی مزاکارەیەکەوە بیا بە حکومەت دادەفاتم وازانەیە ئێرە حکومەتەکەی هینە سویدا بە مزەکەرە حکومەشتی لێوەرگرێ هەزاران مزەکەرە بە حکومەت هەر ناشخوێنرێتەوە کەس گوێش لە ناگرێ کوشتی بەرەزە حکومەتی ئەمەکو گوێز وایە ئەبێ بە تێڵانی بێ جارێ وەرێ بۆ مەسەلەی خۆپیشاندانیش مافی بڵێ بڵێ کاک شەماڵ لە سلێمانی پەیوەندی کرد دەڵێت حکومەت دەبێت بە یاسا مانگرتن ڕێک بخات پێت وایە ئەم بۆچوونە تا چەند بەتەکید ئەوە سەد لە سەجاگە حکومەت بۆ هەموو شتەکانی یاسا ئیسە بۆ نمونەی یاسای خۆپیشاندان کاکە هەموو کاوڵاتیە گەزانەوەی کە ئەوەی کە یاسای خۆپیشاندانی خۆم بێتەوە یا گوێی لێگرت بێ یاسای خۆپیشاندان لە عەسا بۆ ئەوە کراوە خەڵک خۆپیشاندان نەکات کاکشوان یەک نقطەی زۆر سەیرەیە
يك نقطة زور صيري يعني توقت كاميرمان قتت جاديك يا حوادث تصويرك بس تصويرك يعني تو نازع تصوير خو كاميرا سكر دنيا قصي غلط بلا نو نوسينك تو تواني بلا غلط النوسي بلا خو كاميرا غلطي ثانية كاميرمان قتت الناو موضوعك وتصويرك سرجوي بو اشكي بو بتيلا ان بسرجوي هم جاني اشكينا يعني اما خوي لخويا ديارك ده صلاة راسناك ده صلاة لكاميرمان ترسل الرجامن وزا ترسل انت او الرجامن وسو كاميرماناني كلا سرجادن اوانا نري خلق تشاوري اوانكا خلق سيدي اوانكا براسي ناكري ده صلاة كاك ده صلاة خلق بو ما نقري خلق بو داوي داوي كاريكات ده صلاة لقندليا غرق بود ولاد برو كارسادر من حزك قندليا كم خلق تشاوريشتي خراب اكا لم ظروف زمانه تشندين صالة خلق لكاكا حكمتي اوانا اروا ميلاد بري وبردن اوانا اروا كاكا وانا ببرام وانا ببلام اوان جوي لكزنا عقرن اي خلق كاك جبار اقل اقل ما بيني تو بو قيمان لتيبيني جوان بلهولير دواي قول جناب تقرين جوان لهولير فرمو بلا جوان خان فرمو بلا ام كاتستان باش جوان خان قيمان لتفرمو بلا كاكا جان اول روز شهيد وانفال تاباسي شهيد وانفال كراوكان لازم بلان امانه دسكتي شهيدان انفال كراوكان في ترجان لزيستا ازمني حكمت لدزنا بينو بيباريزن وزارتي انا براسي شكاري برامر بخلكي رشوت برامر خلكي سايكي هرم كردستان بكاتي جوان خاطر ويا اما قلتنا انا كاريجريان دبيت ويا كاريجريان دبيت السردس كوتاكان شبو ابي خانه هيك دلي لهولير والتلف جوان خان بيت ويا ما قلتنا ياخذ امشي وازم حالتانا كاريجريان دبيت السردس كوتاكان بله إذن بقى تبني كان متعاطم برس بله فرمو بله أو أجل خانة بله هر مالكو اللي هو مالو خان دورة ونظام الشيقات والسنقات في أرسس وبالا خانة هي براسي أو لخوي تم شيء خلق شيكا لخوي ولا ابن مالكي خوي أنا وتم شيء خلق دكا مريت اللي بوه بلام بنية أو تبني أنا لسه خلق شيء هرم كستان باتن خلق شيء هرم كستان براسي بيجي زور يجي داخل لبو خرج رمسا كشيء كان بوناك جوان خان بوي كاك جبار قصة لسر تبينا كاين توشكا ما نقرتن حكمت خوي او كومال جاي برهم هنا حكمت خوي خلق شفير النارزاي زيك حكمت خوي خلق شفير بارك دو معاش تغرسو في جنجت عندك زمتيت ك برامبر بكم جد برامبر بخلص بكاري ديني او لهمان كاتش او بيج مرجع بلا سباس بو جوان خان لهولير فرمو كاك جبرك تميد هبل سقسا كان جوان خان لهولير شي حالينه بو صوتكي باسا بداخل وكاك شوان بلا كاك شوان يقنقطي خوا يقنقطا قربتين بي ازاني شلون مسألة ما نقرتن يا مسألة خيش كردن خوي لعصا او خيش كردن انك ما نقرتن بس يسبوا ما نقرتن يا بابا يا ما وقتي خوي بابلين لنا عائله شابو منالك ابو انا بو خيشي كدو ولا باوکی کافانتولی بۆ ناکڕێ پێڵاوی بۆ ناکڕێ وڵات خواردنەکەی میوانەی بەدڵ بە فڵان مناڵ خیشی کرد کاکە خیشکردن معنای ئەوەیە خۆی یعنی کاتێ پشووەکان خیشەکەن لە گەورەکانیان داوای شتی باشەکەن شتی زیاترەکەن من دەستخۆشی لە پزیشکە بەڕێزەکانەکەم و برادەرە لە لەینەکان و سیبی پزیشک نازانم چی وانە کاکە بەڕاستی یعنی تۆ ناکرێ هەموو خەڵک خراپ بکەی خەی ناکە پزیشکی خراپەیە بەڵام هەزاران پزیشکی چاک زۆر باشە سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک جەبار لە سلێمانی یاسین لە هەولێر فەرموو کاک یاسین السلام عليكم. عليكم السلام كاك ياسين فرمو. كاك عفوا مسألة كدبين سيركين حكومة براسية روكا حق بخلق نادا يعني حتى مزاهرة نكي. سيما من أوني دزامات دام زاد 2020 ل 2003 بريمرها حق ما قراها حتى يمروكا. بالله. لموتشيا بابلي. يعني سيركين تعديل راتب كراوة حق يمين نداوتوا. إلا أقل مزاهرة كي حق كددانو يعني سيركين حكومة خوي وادكاتو خلص مزاهرة بكان. محل كان برنامج كان بالسر أو بابته عند 2001 دام زراون بقانون بريمر ل 2003 مشان براي كلاش شز ولا براي كلاش صد عزاد جاي أو تعديل نكلا هذا 2003 كان شوكو يمرات بدقنا تاي مروكا يعني 2003 2001 2002 يمرات بدقنا يعني تقريبا سملكم دعوة الأخوة 1 مليون و900,000 مسر حكومتها يعني رجل من 6,000 ملقيت
دوای 130,000 مەرگ تا 30,000 پارە بوو لە ساڵ 2004-2023. بەڵێ سپاس بۆ کاگیاسین. ئەو لای شتیش دەبینێت سێرەکەن يعني ئەگەر بێت و ئەم مزارە وشتانە نەبێ بەڕاستی سێرەکەن ینی خەڵکی حەقی دەکرێت حکومت ئیشەکە هەر دەبێ بیکات بوو وا دەکات کە خەڵک ناڕازی بێ و دەکات کە دەستان خۆش بە خەڵتان ساوێت. زۆر سپاس بۆ کاگیاسین لە هەولێر. عەبدوڵڵا لە سلێمانی فەرموو کاک عەبدوڵڵا. زۆر سپاس دەستخۆشی لە تەوەرەکە دەکەم. سپاس. تەوەرەکە زۆر هەنووکەی بوو بەڕاستی. زۆر جملە باسی برادەران بوو کە مۆزوعەکانیان باس کرد. بەڕاستی ئەمە نابێ بە ساویلکەی و بە دەسافی ئەو مۆزوعانە وەربگرین. ئەوانە مەسەلەی مانگرتن شتێکە لە ئەمریکا، ئەوروپا و یابان هەموو وڵاتانی عالم هەیە. ناوێ وڵات تۆ مان بگری لە بەرەوەی حکومەتەکە ئاڕوخێنە. مانگرتن بە معنای ئەوەیە تۆ غەڵەتێکت هەیە بەداواکاری بە مزەکەرە بە عەریزە بە کۆمەڵێشت داوا لێ یەکەم نایکەی مانەگرین بۆ ئەوەی فەرز کرێ بەسەر تا کە ئەم شتە غەڵەتە ئەم شتەش بۆ بەرەو پێخچوونی میلەت و وڵاتە مانگرتن نەک بە نەزەرەتێکی کە لێ بکرێتەوە نێوا بزانن ئیتر دنیا ژێر و ژوورە بێ و مالکیە کوردستان نەگرێتەوە نە ئەوە ناگەێنە من خەڵەتێکم هەیە بەرامبەرەکەم بەوانەیە بە قسەی نەکەم بەڵام لە جیهەتێکی کەوە زەختم لێیەکە بەگوێی ئەەکەم خەڵکیش وشیارە ڕۆشنبیرە خوێنەوارە هەموو دنیا بۆتە گوندێک لە ماڵەکەی خۆیان ئەبینێ هەموو کەس مافی خۆیەتی وڵاتەکەشمان یەک نمونە پێ بڵێم لە ساڵی نەوەتەکانە چێمانی گرت کەزمانی نەگرت لەوەرەوەی کە ئەوانزانی حاڵی کوردستان چۆنە حەساری اقتصادی و چی و شەڕی ناو کۆمەڵەش کەزمانی نەگرت بەڵام ئێستا زۆرف و ژیانەکە خۆش بووە و خەڵکەکەش حەقی خۆیەتی داوای خۆی بکە مافی ژیانی خۆی خۆشکە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە سلێمانی کە دوا پەیوەندیمان بوو لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئارش عوسمان دەڵێت مانگرتن وا دەکات کە درۆکانی حکوومەت ئاشکرا بن کە لە ڕاگەیەندەکاندا دەیڵێن ئەم یاخود ئەو خزمەتەیان کردوون و هیچ کێشەیەکی کارمەندی حکوومەت نەماوە و ئەوانەی ئێستا دەڵێت تێل دەکەن و پشگیری حکوومەت دەکەن ئەوە زۆربیان لە دەڵێت لە شوێنێک کۆمەبەستی وی لە بارەگاکانەوە دەڵێت لە مەقەڕەکانەوە داوایان لێ دەکەن کە تێل بۆ بەرنامەکەتان بکەن. بەڕێزان سبێنی هاوکارمەکانی یەلی لەگەڵتان دەبی بۆ تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەرشاد و بەختەوەر بوون.